گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە دووشەممە 12 مانگی بەفرانباری 1401 هەتاوی بەرامبەر لەگەڵ 2 ژانویەی ساڵی 2023 زاینی. ئازیزان بۆ بەرنامەی ئەم شەومان میوانێکی بەڕێزمان بەشدارە هاوڕێ ئامینە کاکە باوە ئەندام پارلەمانی پێشووی سوێد و فعالی سیاسی فعالی بواری مافی ژنانە کە بەشدارە لە بەرنمەکەمانە فەرمونون ئێوەی شتا کۆتایی لەگەڵمان من. هاوڕامینم کاتت باش زۆر بەخێربی بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. وێڕایسلا و ڕێز بۆ بەڕێزان و کارکونانی تێوێ کۆمەڵەوە بۆ جەنابتان و هەروەها بۆ هەموو بینەران و بیسەنانی ئەم بەرنمەیە. زۆر سپاس هاوڕێیامین زۆر بەخێربی و سپاس دەکەم کە بەشدار بووی. هاوڕێیامینەوە خۆتان نزان کە 110 ڕۆژ لە ئاخێزی جەماوەری لە ئێران دەگوزەرێ. ڕوانگەی خۆتان لەم ئاخێزە چییە کە ئەگەر وەکو پرسیاری یەکەم و پرسیاری سەرەتایی دەستپێکی بەرنمەکەمان بێ خۆتان چۆن دەڕوانن بەم 110 ڕۆژەدا؟ دیارەکە خەڵکی شۆڕژگێری کوردستان ژنانی شۆڕژگێری کوردستان و ئێران بە کولی کە ئەو شۆڕشە دەست پێ کردرا لە ژن ژیان ئازادیەوە بوو و لە سەقزەوە لە بۆکانەوە ئەو جریقەیە ئەو هەورە تریشقە کە لێداوە بڵاو بۆ هەموو ئێران و هەروەها جیهانیش کە ئەو هەڵپشتیوانیە کە لە هەموو وڵاتەکانی دنیا دەکردرێ ئەوە جێگەی سەرنجە و جێگەی خۆشحاڵیە کە شۆڕش لە کوردستان هەمیشەکە بخۆمان بەتایبەت لە کۆمەڵە کتومانەکە ئێمە لە کوردستان هیچ وەخت حاضر نەبووین کە ئەوە قبول بکەین کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە ڕەفۆرمێک تۆزێک لەم لاولەولا ئەم ڕژیمە باژە بێ و مافی ئینسانیەت و مافی مرۆڤ و مافی گەلەکانی بەشخورا و بەتایبەت مافی ژنان کە نیوەی کۆمەڵە لە هەمووی ئێراندا ئەمە حەل دەبێ. دیارە جمهوری ئیسلامی ساڵهای ساڵکەوە 43 ساڵە ئیدامەی هەیە ساڵهای ساڵ خەڵکی دەیویست فری بداکە ئەمە لەم لاوە بێژێ باندی سەوزەکانن ئەو حرەکەتی سەوزەکانە ئەو ڕەفۆرمیستەکانە هەمویان خۆیان تاقی کردەوە خەڵکی ئێران و کوردستان بەتایبەت نەسلی جەوان بەوە گەیشتنا ئەم ڕژیمەی جمهوری ئیسلامی بە کەڵکی ئەمڕۆکەی بۆ بەشەریەت یعنی لە کۆمەلگایەکدا کە بەشەریەت ببێ جمهوری ئیسلامی جێگەی نییە. جا لەبەر ئەوەیە کە ئەو شۆڕشە سەد و وردەیەک ڕۆژە ئیدامەی هەیە دیارە زۆر بەداخەوە زۆر کەسمان لە دەستداوە زۆر لاوان گیانیان بەخت کردووە. من هاودەردی خۆم و سەرخۆشی خۆم لەگەڵ تەواوی بنەماڵەکانی لە شاری بۆکان و سەقز و جواندرۆ و تەواوی بەشەکانی ئێران و کوردستان لە کرماشانەوە هەتا بەلوچستان و هەتا سیستان و هەمووی ئەو بەشانەی کوردستان و لەوەی ئەقلیەتەکانی شەیە کە من واقعاً سەری تەقدیر دانوێنم بۆ تەواوی ئەو ئینسانانی کە لە سیاچاڵەکانی جمهوری ئیسلامیشدان کە ئەمڕۆکە بە هەموو شێوەیەک ئەهانەت و دەست درێژی و لە بارودۆخێکی زۆر زۆر نائینسانیدا بەسەر ئەبن. ئەوانە هەمووی قوربانی ئەو شۆڕشەیە. دیارە وەختەها و ساتهای سەختە بەڵام من پێم وابێ لە نەهایەتیدا ئەم شۆڕشە بە سەرنجامی خۆی دەگا و خەڵکی شۆڕژگەری ئێران و کوردستان ژنانی شۆڕژگەر حتمما مۆفەق دەبن و بەڵام توول ئەکێشێ. ئەم شۆڕشە ئەم قیامەکە دەستی پێکردووە لە ئەوەڵی شەوە دەمانکول لە بەرنامەهای پێشوشدا من ئاماژم پێداوەکە من پێم وابێ وەخت دەکێشێت. جا ئەوەی دوایی دینە سەر ئەوە بۆ مەسەلەن ئەوە بەسەر دڵجام نەگەی بە 3 مانگ بە 100 ڕۆژ و احتماڵی هەیە زۆریش ئیدامە بدا بە خااتری جمهوری ئیسلامی هەر ڕژیمێک نییە لە ڕۆژهەڵاتی ناوین 40 ساڵە پلانی بۆ داناوە 40 ساڵە بودجەی بۆ داناوە 40 ساڵە ئەم هەموو پاسدار و جاش و بەسیج و
پۆلیس و کەڵەنتەری و نازانم زۆر کەسی لە دەوری خۆی ڕاگرتووە بە پوڵ و بە ڕەشوە و بە هەزار شێوە بە ترس و ئەوەش ترس کە زۆر مهمە ئەوەش کە خەڵک ئینسان دەبێ واقعاً ئەوە بزانێت کۆماری ئیسلامی کۆمارێکی واقعاً فاشیستی هەر وەکو موسولینی لە ئیتالیا و هیتلێر لە نازی ئاڵمانە ئەو حرەک ئەو هەڵس و کەوتەی کە کردویانە لەگەڵ ئەم لاوانە لەگەڵ ئەم زیندانیانە هەتا ئێستا هەر وەختی ئینسان تاریخی خوێنێتەوە هەر ئەوش کە نازیستەکان و موسولینی کردوێتی ینی دەکرێت تقریبا مقایسەی بکەیت جا بۆیە ئەو ڕژیمە دڕندا بۆی کە لا بچێت زۆر دەبێت کار بکردرێت و ئەوەش بە یەکدەستی هەمووی کۆمەلگای ئێران فقط بە ژنان ناکرێت فقط بەلاوان ناکرێت دەبێ هەمووی کۆمەلگا بە تایبەت کرێکاران لەگەڵ بن. بەڵێ هاوڕێ من زۆر سپاس باسی ژنان و لاوانتان کرد. خاستی لاوان پێتان وایە لەم دەورە چییە؟ شاید لە وەکو ساڵانی پێشووتر خاستێکی جیاوازیان بێ بۆچی ئەم جارە لاوان ئاوە بەشداری بەرینیان بووە لەم شۆڕشەدا؟ بەڵێ گەرێمە بگەڕێینەوە بۆ من لە سن و ساڵی خۆمدا کە وەختی قیام کرا تقریبا 4-5 ساڵ بووم و دواییش کە گەورە بووم دیارە ئەوەی کە کۆمەڵە نەبوایە مەسەلەن کە ئەم مەسلەی مافی ژنان و ڕزگاری ژنان و ڕزگاری ئینسانیەت و دموکراسی و مافی مرۆڤ و مافی ئەقەلیەتەکان و ئەوانەی نەکوتایە ئێمە نەمان نەزانی چونکە لە مەکتەب و مەدارسدا خۆ ئەوە ناوترێت و دوای ئەوە کە ئێمە هاتینەتە دەرەوە و ئەم لەم 43 ساڵەدا کە ئەم ڕژیمە وجودی هەیە چەندین ژەنراسیۆن چەندین نسل بە وجود هاتووە ئەو نسلی ئایستا کە تا 25 ساڵە ئەوان دنیایەکی تریان هەیە دنیا دەبینن لە سوشیال میدیا و لە تۆڕەکانی سوشیال میدیا و لە هەموو نوعێکەوە دەزانن تۆڕی ئینتەرنێتەوە دنیای کۆماری ئیسلامی دروستی کردووە زۆر جیاوازی هەیە لەگەڵ لە ڕۆژهەڵاتی ناوین هەڵبەتەوە سعودی عەرەبی و وڵاتانی تریشێ و ئەفغانستان و لە زۆربەی وڵاتەکانی عەرەبی و ئەوانە بەداخەوە هەر ئەو وەزعەتی ئێران کە هەیە لەوێ شەیە بەڵام جمهوری ئیسلامی بە هەرحاڵ لە ئێراندا یەک مەسەلەی تر هەیە کە فەرق و جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی تر کۆمەلگای ئێران بە کولی کۆمەلگایەکی سیاسیە یعنی خەڵک بە خاتری مێژوویەک کە ئێران هەیەی و کوردستان بە تایبەتی کە ئەو حیزب و جەریانە سیاسیانە بە تایبەت چەپ و ڕادیکال حتا هێزی ناسیۆنالیستیش کە هەیە لەوێکانەدا تەسیری خۆی هەبووە و ئەوەش بۆ خۆی بەشێکە کە جوانی ئەمڕۆکە دەزانێت لە دەرەوەی ئێران دنیای تر هەیە دەزانێت کە سیاست مەدارە ئەوەشی کە سیاسی نەزانێ مەدەنیە ئەوەی کە هەر دەبێتە سیاسی ئێمەش کە خەباتمان بۆ کردووە معلومە لە ئەوڵەوە کە خاستەهای مەدەنیە جزئیترین مافەکانی ئینسانیەت لەوەکانە مافی دەربڕین مافی پۆشیش مافی چوزانم دەرس خوێندن مافی بڕۆی بۆ دانشگا کە پارەی نەوێ دانشگای ئازاد مەسەلەن هەیە لەوێکانەوەی کە جمهوری ئیسلامیە دیارە دوو نوع دانشگا هەیە وەکو لە هەموو وڵاتانێک بەڵام لەوەی لە دانشگا و لە مەکتەب و لە مەدارەت چی ئەخوێندرێ ئەوە زۆر گرینگە مەسلەی کەلتور مەسەلەن ئەوە تا ئەو هەموو ئینسانانە وەکو سامان و وەکو توماجی وەکو هەمویان کە ئەو چژن چپیا و کەشانۆگرن کە شاعرن هەمووی لە زیندانان دموکراسی لە شێوە سەرچاوە دەگرێت لە ئەوەی کە کەلتور و دابوونەریت بگۆڕدرێت کەلتوری چی ئەیگۆڕێ خۆ سیاسەت مەدار نایگۆڕێ دەبێ ئەوانەی کە فعالی جنبشای ئیجتماعین لە هەمووی جنبشای دنیاوە دیومانە کە ئەو مەسەلە کۆمەڵایەتیانە وای کردووە کە مەسەلەی سیاسیش
خەڵک حیزبەکان بگەن بە قودرەت، چونکە ئەو ئیش شەبەکە ئیجتماعیانەیە کە دەزانن لە دڵی کۆمەڵگادان، دەزانن ئاڵوگۆڕ لەکوێوە پێش بێ، دەزانن لەکوێ کە سیاسەتمەداران ئەوانەیان نەبینی و لە ئێران سیاسەتمەدار ئەوە تا لە مەجلیسی ئێران بڕیاری داوە کە ئەوەی دێتە دەرێ ئێعترازەکە بۆ مافی مەدەنی ئێعدام بکردرێ. یعنی ئەو بەربەڕیە ئەو دەزانێ لاوانی ئەمڕۆ کە دەزانن، ژنانی ئەمڕۆ کە دەزانن، زووتریش ئەمانزانی بۆی ئێمەش بووین بە سیاسەتمەدار لە نەهایەتەکەیدا، چونکە وەختێک ئێمە لاو بووین مناڵ بووین حەق نەبوو خۆ ئەو وەختە شەر کوشتن و بڕین و زیندانی بە شێوەهای وەحشیتر بوو کە دنیا بە وەکو ئەمڕۆنەی دەزانی کە ئەوە دەگوزارێت لە ئێران. یعنی بۆیە نەسلی جوانی ئەمڕۆکە لە سیاسەتمەداری هەم یەستەی کە هەیە ئەم ڕژیمە فاشیستە بۆ سیاسەتمەداری ئایندەش بۆیە دەبێت ئەگەر هەر کەسێک قودرەت بەدەستەوە بگرێت دەبێت سیاستێکی دموکراتیکی ئەمڕۆیی کە وەڵام بداتەوە بە ئەو نەسڵە کە ئەمڕۆ کە خەبات دەکە هاتوۆتە مەیدان و سەرشەقامەکان و کەفی خیابان کە مبارزە دەکا بۆ ئازادی سنفی، بۆ ئازادی ئیجتماعی، بۆ ئازادی سیاسی، بۆ حەقی ئیتەک مثلەن مافی تەک، ئەوانە کە زۆر گرینگە کە هیچ وەخت لە ئێراندا نەیەکتوانیەوە باسی بکە. ئەم ڕۆژ کە هاتوۆتە دەرێ خەباتی بۆکە ئەوە نییە، زیندان و کوشتن و بڕین و ئەعدام و ئەوەیە. وڵی هاوڕێ ئامین، من لە قسەکانی وا تێگەیشتم کە ئەم شۆڕشە کە دەستی پێکردوە شۆڕشێکی ئاگاهانە و سیاسیە سەر ڕایەوەی کە کۆماری ئیسلامی ئەیوەتە من نەسڵێکن ئەحساسات گردوویە نییە ماوەیەکی تر دەخەوێتەوە، ئێوە هەمووی ئەمانە ڕەت دەکەنەوە پێتان وایە ئەمە شۆڕشێکە کە نەسڵێکن کە بۆ داهاتوێکی باشتر، بۆ ژیانێکی ئازاد و بەرابەر، بۆ ڕفاهی باشتر، بۆ ڕفاهی زۆرتر هاتوونە سەخیابان. بەڵێ ئەوە جمهوری ئیسلامی ساڵهای ساڵ کاری کردووە لەسەر ئەوەی کە یەکەم بڵێت ئەمانە دەژڵێن ئاگاهان نەخۆی دەیخوێنینەوە و دەزانین جمهوری ئیسلامی بە هەموو دار و دەستەکانیەوە دەڵێ ئەمانە دەیەکن ئەوڵیان کردەوە ئیسرائیل و دەستکردی ئیسرائیل و ئەمریکان، دوایی کە دییان با بە لە 11 ساڵەوە کچی و کوڕی 11 ساڵە لە مەکتەبەکان و لە ئەوانە قوتابیەکان خۆیان هاتوونەتە دەرێ، ئەمانە معتەرزن، ئەمانە بە دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئاعترازیان هەیە، بە ئەو سیستمەی خوێندن و ئەو سیستمەی کەلتوری ئاعترازی هەیە، بە هەمووی ئەو سیستمەی ئاعترازی هەیە. جا لەبەر ئەوەیە گیانی خۆی دەزانێت چەندە لاو نین، کەم نین ئەوانەی کە نووسیویانە بۆ دایکەکانیان یا لە ئینستاگرامەکانیاندا نووسیویانە کە من ئێستا دەڕۆمە دەرێ معلوم نییە بگەڕێمەوە. ینی باوجودی ئەوەش حازرن سەد و وردەیەک ڕۆژە خەڵکی شۆڕژگەر جوان و لاوی شۆڕژگەری هەمووی ئێران و ئەکسەری بەشەکان و بە تایبەت کوردستان هاتۆتە دەرێ و خەباتی خۆی دەکاوە و حازر نەبووە بە هیچ نوعێک ئەوە قبول بکات کە ئەمە فقط شتێکە کە خود بەخۆیی ساز بووە. ئەم شۆڕشە هەر ئەو پایەی هەیە، پایەی ئیجتماعی هەیە، پایەی سیاسی هەیە، پایەی ئەوەی لە کوردستان بە تایبەت کە هەمیشە ئەو شۆڕشە هەبووە و چەندین جار دەستی پێکردووە لە ساڵی 2009 لە بیرمان ناچێتەوە، ساڵی 2017 من ساڵی میلادی دەڵێم لە ئێران لە بیرم نییە دقیق، بەڵام 2018 کە 4 ساڵ لەوە بەر بوو، 2017 کە 5 ساڵ لەوە بەر بوو، 2019 کە 3 ساڵ لەوە بەر بوو، ئەوە 2022 کە 2 ڕۆژی لێ ڕۆیشتووە. ئەوانە خۆی زەمینەیەکە بۆ ئەوەی لاوان چ ئەوانەی کە سن و ساڵێکیان هەیە 30 ساڵ بەرەو سەرن، چ ئەوەشی کە لە ژێر 20 بووە، چ ئەوەی کە لەسەرەوەی 20 ساڵە، ئەوان ئەزانن کە ئەم شۆڕشە شۆڕشێکی کاتی نییە، شۆڕشێکە کە ئەیەوێت لە نەهایەتەکەیدا کە حتمما موفق دەبێ و حتمما کۆماری ئیسلامی دەڕوخێنێ.
ئەوانیش خۆیان زۆر ئەترسن سوور دەزانێت کۆماری ئیسلامی سوور خامنەیی و دار و دەستەی دەزانن کە ئەم نەسڵەی ئەمڕۆکە ئاخوندی ناوێت و دەستکردی ئاخوندەکانیشی ناوێت ئەوان دەیانەوێت دنیایەکی ئازادی دنیایەکی کە دموکراسی هەیە دنیایە کە ئینسان وەکو ئینسان دەناسرێت ژن وەکو نیوەی ئینسان نییە ژن ئەوە لە مەیدانە و شۆڕشەکە ژن ئەوە هاتوێتە سەرچەقامەکان لە چکی فرێدەدا و ئاگری لە حجابی ئیجباری کۆماری ئیسلامی بەرەدا خەڵکی ئێران و کوردستان ئەزانن کە مەسهەب شتێک نییە کە خەڵک ئەیتر باوەڕی پێ هەیە کە لە سیاست دابێ دەبێ کۆمەڵگا سێکولار بێ خەڵک بەرعەلەی زۆر شت هەستاوە بەرعەلەی کۆماری ئیسلامی بەرعەلەی سیستمی سیاسیەکەی کە سیستمێکە بەر ئەساسی شەریعەدا مەرزاوە یعنی ئەم لاوانە زۆر کە ئینسان شعارەکانیان گوێ دەدا کە ئینسان ماسلەکانیان ئەخوێنێتەوە ئەو قاتنامانە ئەو دروشمانەیان هەمووی دەخوێنیەوە زۆر مدێرنا ینی زۆر ئاگاهانەیە زۆر سیاسیە زۆر پرمەعنایە وە لەبەر ئەوەشە جمهوری ئیسلامی زۆر دەترسێ هەر لەبەر ئەوەیە ئەو 20,000 کە ئێمە نازانین چەندێ تەعدادەکەی لە زیندانی کردووە کە ئەوەی دەیەوێت مێشکیان پشواتەوە بە دەوا و بە مەوادی مخەدر و بە هەموو نوعێک بەڵام خۆ ناتوانێت ئەو هەموو 80 ملیۆنە ئێران ئەکسری جوانە ئەوە 30,000شی گرت ئەو 5,000شی ئەدام کرد ناتوانێت نەیتوانیوە لە ساڵی 1970 میلادی کە 5,000 ئینسانی سیاسی ئەدام کرد 10,000 هاتنە دەرەوە بۆ خەبات کە یەکێک ئەدامەکە ملیۆنها خەڵک دێتە دەرەوە لە هەموو شارەکان ئەوانە ناتوانێت ئیتر بەری پێ بگرێت کەس ناتوانێت بەری پێ بگرێت بە ئەو شاڵاوە بە ئەو چوزانم دەریایەکە مەوجەکانی یەک بە یەک قەتەواو نابێ ینی ئەو مەوجی دەریایە بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئامین لە بەشی لە قسەکانتانە باسی نەقشی ژنانتان کرد ئێمە زۆر جار لەم بەرنمەیە چ لە بەشی کوردی چ لە بەشی فارسی باسمان لە نەقشی ژنان لەم شۆڕشەی کە ئێستا لە حاڵی حازردا لە ئارایە باسمان کردووە ئەگەر ئێوە خۆتان بتانەوێت نەقشی ژنان باسکەن و پێتان وایە کە ئەوەی کە حضوری ژنان ئێستا لە خیابانەکانە هەیە پێتان وایە هەر ئیدامەی ڕەوەندی ئەو ساڵی 57 کە ناوە خەوتوەسەوە ئێستا دووبارە سەری هەڵداوەسەوە بەداخەوە قیامی 57 دیارە من زۆر مناڵ بووم لە بیرم نایە بەڵام وەختێک کە دەیخوێنمەوە لەسەری زۆر کەسی ڕفێقی ئێرانی هەیە کە خۆی لە ئەو قیامەدا شرکەتی کردووە لە قیامی 57دا کە دەستی پێکرد دیارە بەرعەلەی سیستمی دیکتاتوری شابوو و لەوێکانەشدا ئالتەرناتیڤیان دۆزی بۆەوە کە خومەینی بوو بەداخێکی زۆرەوە هەم زۆربەی لە چەپەکانی ئێران و لە ڕاست و لە ناسیۆنالیست و لە کورد و لە زۆربەی ئەوە بوو کە پێیان وا بوو باوەڕیان بوو کە خومەینی دێتە سەرکار و ئێران ئاڵوگۆڕی بەوجود دێ بەڵام دیارە ئەمە وانە بوو و ژنان بەتایبەت ژنانی ئێران بەتایبەت ئەوانەی کە لە محەسل بوون و لە دانشگاکان و یا ئەوانەی کە خۆیان کاریان دەکرد و کارکنانی دانشگا و کارکنانی سیستم بوون کە وەختی خومەینی کوتی ئێوە فتوایدا کە ژن نابێت بە بێ لیباس بێتە دەرێ ینی ئەو بێ حیجابی بێ ڕووسەری بە بێ لیباسی دەکرد ینی ئەگەر تۆ معنای کوردیەکەی بڵێ ینی بە ڕووتی بەبێ لیباس حەقت نییە بێ دەرێ ینی وەختێک وای کرد حجاب کە دەبێ شتێک بێ بۆ ژن ئیجباریە شتێکی ئیجباریە ئەوە هاتنە دەرێ ژنان شۆڕشیان کرد لە حەوت تا چەند هەفتە هاتنە دەرەوە لە چەندین شاری دانشگایی ئێران بەڵام لەوێدا پیاو نەهات لە تەکیانە
پیا و نەهات لە تەکیانە ئەوانەی دانیشتووەکانی پیا و نەحازر نەبوون بێن شان بەشانی ژنان شۆڕش بکەن و دژی حجابی ئیزباری و دژی سیاسەتی کۆماری ئیسلامی کە خومینی هێنای ئەوە شریعە هیچێک لەوانەی ترەوە شریعەتە کە تۆ بێ خۆت داپۆشی وەکو ژن ئەوان ئاعترازیان کرد بەڵام ئەو کات پیاویان لەگەڵ نەبوو بەڵام ئەوە فەرق و جیاوازیەکەی ئەوەیە یەستەکانە تەجروبەیان کرد 40 ساڵە تەجروبەیان کردووە ئەو نسلی کە ئێستا 15-16 ساڵەکە ئێمە کچانی 11 ساڵەش ئەبینین کە لەچکیاندا ئەبنێن و قامکەکانیانی نەکەن بدووە بۆ دژی خومینی و ئەکسەکانی ڕسمەکانی کە خومینی و خامنەیی و چزانم ئیمسالی ئەوانە هەیە دیدڕێنن و خەتی سووری لەسەرێتێن دەڵێن مەرگ بەر جمهوری ئیسلامی مەرگ بەر خامنەی مەرگ بەر ئەو سیستمە ینی ئەوانە دیارە ئەزمون و تەجروبەی ئەوەیان کردووە کە ئەم کۆماری ئیسلامی کە هاتە سەرکار لە 57ەوە لە کوشتن و بڕین و ئیعدام و شکەنجە و ئاوارەگی و برسیەتی و ئەوە هیچی تر نەبووە بۆ خەڵکی ئێران و بۆ ژنانی ئێران بەتایبەت کە ژنان لە خودی سیستمدا نیوەی کۆمەڵە و لە خودی قانوندا کە تۆ دوو ژن بە پیاوێک حەساب دەکردرێ بە دوودانە خوشک کە لە ئیرس و میرازدا وەکو برایەک حەساب دەکردرێ ژنی ئەمڕۆکە کچی ئەمڕۆکە ئەوە قبول ناکە دایکی شێک لە ئەو شەهیدانە پێم وابێ دایکی کاروان بوو کە لەسەر گۆڕی کوڕەکەی لە چل ڕۆژەکەیدا قسەیەکی زۆر جوانی کرد کوتی من خۆم 14 ساڵە بووم بە شویاندام 15 ساڵە بووم کاروانم بوو خۆم ئاگاه نەبووم نەمدەزانی مافی خۆمم نەدەزانی بەڵام کاروان و کاروانەکان شۆڕش دەکەن خەباتیان کرد بۆ ئەوەی منێکیش کە دایکی ئەوم کە بزانم شت فێر بووم من زۆر شت فێر بووم لە ئەو ماوەدا تۆ بزانە کە چەندە گرینگە ئەم شۆڕشە کە ئەم کچانە ئەم کوڕانە ئەم لاوانە خڕێکیان خستووە کە ژنێک خۆی بێسەواد بووە کچێک کە بە زۆر بە شویانداوە یا خۆی مەجبوریان کردووە شوو بکات معمولەن وایە لە لای ئێمە کە تۆ بۆ خۆ ناتوانانی هەمیشە منتەخبی دەبێت خانەوادت هەڵی بژێرێ بۆت ئەو تەئیدی کاکە چێ تۆ شووی پێەکەی ینی تەواوی ئەمانە ئەمڕۆکە ئەم لاوانە دەزانن ئەم کچانەی ئەمڕۆکە دەزانن کە گرنگترین و بچکترین و چزانم ابتداییترین مافەکانی ئینسانیەت مافی کە ژن مافی ئینسانیە کە بەشی خوراوە جابوویە ژنی ژنیوەی کۆمەڵە جمهوری ئیسلامی لەوە دەترسێ هەموو سیاسەتی پاتریارکی لە ژن ئەترسێ لە وڵاتانی ئەوروپا ژوا بووە هەتاوەکوێ ساڵی 68 لە ئەو ڕاپەڕینانەی کە زۆر گرنگە لە هەمووی وڵاتاندا کە چەپ ڕاپەڕی ژن هاتە بەری مەیدان ژنان هاتە بەری مەیدان کوتی بۆی من بێمە دەرێ لە ماڵێ دەبێ باخچەی مناڵان ببێ دەبێت شوێنی پیران ببێ دەبێت مەکتەب دروست بکردرێ دەبێت زۆر خانوو ئەمانە حەچون لە وڵاتی سوئێد داگیری زۆربەی ماڵیان نەکرد ینی ئەو جێگایانەی ماڵی خەڵک نا جێگەی دەوڵەتی بۆی دەیکوت ئێرە ئێمە دەمانەوێت ببێت بە باخچەی مناڵان بۆ ئەوەی ئێمە بینە دەرێ لە ماڵەوە کە ئیشکەین کە لە حازی اقتصادیەوە ئێمە مستەقل بین لە کۆماری ئیسلامی لە ژن ئەترسێ بۆیە زۆربەی دانیشگاکان کە مەسەلەن مەسلەی فیسیک و شیمی و زۆر شتیلا برد ئەسڵن بۆی ژنان هەخیان نێوەی ئەمڕۆکە تاڵەبانەکانی ژەیکەن هەر ئەوەیە کە جمهوری ئیسلامی 43 ساڵە تاڵەبانە سیاسەتی تاڵەبانە باتە بەڕێوە سیاسەتی داعش ئیس دەباتە بەڕێوە جا دیارە ئەمانە هەمووی ژنی ئێران ئاگاها کچی ئێران زۆر ئاگاها هەر بزانە کە دێشن بۆ وڵاتانی ئوروپا ئێران وڵاتێکە کە قەت ژنم نەدیوێ ئێرانی بەکەمی مەگەر زۆر ئەوانەی کە ئەفغانین هیچ کچی ئێرانی کە دێتە دەرەوە بۆ وڵاتانی تر لە حجاب لەسەر ناکە ئەوە بەیانگەری ئەوەیە کە کۆمەڵگای ئێران زۆر پێشکەوتووە ئێرە کچی ئێران و کچی کوردستان ژنانی ئێران و کوردستان زۆر پێشکەوت و خواسترن خۆ مەسەلە ئەوە نییە کە تۆ
فقط حجابەکەت لابرد ئەوەیە کە دەتەوێت جوان بی، دەتەوێت مافی فەرقی مافی ژن و پیاو نییە، مافی پوشیش مەسەلەن مافێکی زۆر زۆر بەدیهی ئینسانیە کە لێرەکانە لە مناڵیەوە ئەو حەقەی پێدەن کە خۆی ئەو تەسمیم بگرێ. لە لای ئێمە ژنی گەورەی کەسی تر تەسمیمت بۆگرێ، کوڕەکەت، مێردەکەت، براکەت، بابەکەت، ئەگەر ئەوانی ژنەیە پاسدارە، جاشە، یا سوزانم بەسیجە دێت یا گەشتی ئەرشادە، هەزار ناویان هەیە. یعنی ئەمانە هەمووی ئەو نیشانەدا کە ژنی ئێران چێشتوویەتی، کچانی ئێران تاوی ئەمانیان چێشتووە، ئیتر بۆیە دەڵێن نا، بۆیە دژی ڕادەوەستنەوە. لە قیامی 57 شتێکی تر بوو، ئەوی عەلەی دیکتاتۆری بوو، بەڵام ژن بەو شێوە کە کۆماری ئیسلامی ئەوەی کردووە لە زمانی شادا شاید بە ئەو شێوە نەبوو. خۆ من لە بیرم نایە، بەڵام لە خوێندنی کە ئینسان ئەی خوێنێتەوە لە هەمووی ڕۆژهەڵاتی ناوین ئەو کاتە حتا لە ئەفغانستانیش کە چونکە ئیسلامی سیاسی لە سیاستدا زۆر زۆر دەخیل نەبوو، ئازادیهای فەرد زۆرتر بوو. وەختی ئازادیهای فەرد زۆرترە، ژنانیش ئازادترن بە مرور، بەڵام دیارە ئەو ئازادی تەواو هەر نەبووە، بۆیە خەڵکی ئێران شۆڕشی کردژی شا و ئێستش بۆیە دەزانن کە نە بە شا نە بە خومەینی. و پێم وابێ ئەمڕۆکە کە زۆر بەحس و ئەوانە دەکردری عیدەیەک دەیانەوێ خۆیان بکەن بە دەم ڕاستی ئەم شۆڕشە لە وڵاتانی ئوروپا، بە بڕوای من یەک ئیشتبای گەورەیە. ئەو شۆڕشە لە دەستی خەڵکدایە و دەبێ ئەو ڕەهبەرانەش لە خودی ژنان بەتایبەت لە خودی ژنان دروست بن. تۆ چاوکە ئەوانەی کە لێرەکانە خۆیان بەدەم ڕاست دەزانن لە فارس و لە کوردیەوە هەمووی پیاوە، ئەکسەری پیاوە، ئەکسەری ئەوەیە کە 30 ساڵی شەیە کەمکەمەکەی 15 ساڵە ئێرانی بەجێهێشتووە، بەڵام فکر لەوە ناکاتەوە پێ عەیب نییە با بەو شۆڕشە ژن دەستی پێ کردووە، تەبێ بێنی ژن جا لە دەرەوەی وڵاتە لاچکوێیەکی بێ ژنی کورد حتا ئەو ڕەهبەرانی کە لە ڕابەت چ بەشی کۆمەڵەکان و چ بەشی حیزبی دەموکرات هەمووشی پیاوە. خۆقەی ناکە پیاو بێ و قسەی دروست بکات، من مشکلم لەگەڵی نییە، بەڵام مشکلەکەی من ئەوەیە زۆربەی ئەو پیاوانە دێن فەقە شعارەدەن، بەڵام لە خودی ئەوەدا بۆ ژنەکان نانێرن بۆ سەر تەلەڤیزیۆنەکان، بۆ ناێنن لە ئێران ئینتەرناشنال و لە BBC و لە کاناڵەکانی تر ژنەکان بێن خۆیان قسە بکەن، بۆ ئەو ژنانە جورئەتیان نییە. وەختێ لە خیابانەکان و شەقامەکانی ئێراندا جورئەت هەیە، وەختی خۆیان نەدەن بە گولەوە دەزانن ئەمرن، دەبێ ئێمە بینە بەری مەیدان. ئەگەر ڕێگەشمان نەبێ دەبێ خۆمان بە زۆر بینە ناوە، چونکە حەقمانە، چونکە شۆڕشمان کردووە. حەدی ئەقەل ئەگەر ئێمە خۆشمان بەدەم ڕاستیان نەزانین بە کۆمەک و بە هاندەر بزانین کە بزانن ئەمانە ئەرێ ئامینەیەک هەزارانی وەک ئێمە هەیە، هەزارانی وەک گوڵزار و وەک چوزانم ئەوانە هەن کە دەبێ بێن قسە بکەن و کە دەبێ بێن بڵێن ئەرێ ئەم شۆڕشە ژن کردوێتی هەر کارێک بکردرێت ئیدامی ئەمە هەرچێک بێ دەبێ ژن نیوەی ئەو لەو سیاسە دەداجاش کۆڕ و کۆمەڵ دروزەکرێ، شەبەکە دروزەکرێ، حزب دروزەکرێ لە دەرەوەی ئێرانە لە ناوەی ئێران، دەبێ حتمما ژنانی کوردستان بە تایبەت چونکە ئەو ئەزمونە هەیە، چونکە ئێمە هاتیینە ناو خەباتەوە کۆمەڵە لە 40 ساڵەوە ژنی هێناوەتە ناو ئەو شۆڕشە و دواییش حیزبەکانی تریش هێناویانەتە ناو شۆڕش و دەزانین بە خاتری چی؟ بە خاتری ئەزمونمان هەیە، ئەزمونی هیچ خۆمان لە کوردستان و لە ڕۆژاوە ژنی کورد حەماسەی خوڵقان، ژنی کورد هات لە شان بەشانی پیاوان و براکانیان هاتن کوبانیان ڕزگار کرد، هاتن داعشی هەر وەکو جمهوری ئیسلامی جا ئەمانە داعشی ئەفراتی بوون و لە کۆمەکی وڵاتانیان لە پشت بوو وەکو سعودی عەرەبی و تورکیە و وەکو قەتەر و چوزانم وڵاتەکانی تر، حتا زووتریش ئەمریکا کە ئەمانەی کۆمەک کرد بۆیە شکڵیان گرت، ولی ژنی کورد لەوێکانە هاتە مەیدان و ئێستەش لە مەیدانایە شۆڕش دەکا. وەر خودی کۆمەڵە خۆتان لەوێکانن لەوێ دەزانن کە لە نزیکترن لە ئێمە لە ئەو شۆڕشە ژنن و بۆیە دەبێ ژن
ئەوە لەبیر نەکە ئەو حیزبانەش ئەو چزانم ئەوانەی کە سیاست مەدارن ئەمڕۆکە کە دەیانەوێ ئیتلاعیە بدەن نازانم بۆی کە خەڵک لە دەوری خۆیان جەمکەنەوە لە بیریان نەچێ ژن نیوەی کۆمەڵە لە کوردستانیشە لە بیریان نەچێت کە لە هەموو نووسراوەیەکدا کە ئەی نووسن دەبێت جنبشی ژنان حەقی ژنان و چۆنیەتی کە ژن لەم شۆڕشەدا هەیە و هەم ئەوە چۆنیەتیش کە لە تەقسیمی قودرەتە دەبێژن ببێت ببێژن بە نیوەشی نەک 25% بڵێن ئەوە نا کۆمەڵگای ئێمە هەڵگری ئەوە نییە من لە بیرم دێت لە کوردستانی باکوور و باشوور هەر نمونەی باشوورمانەیە کوردستانی عێراق ئەو ئەزمونە قەت نابێت تەکرار ببێتەوە قەت لە ئێران وم پێم شموانی تەکرار دەبێت بەڵام دەبێت لە ئێستەوە لە قسەی لەسەرکەین نەڵین نا دەبێ ئێمە فێر بین لە ئەزمموی وڵاتەکانی تریش لە شۆڕشەکانی تریش لە شکستەکانیان و لە مۆفەقیەکانیشیاندا هاوڕێمی من چەند پرسیارم بۆ دروست بوو لە کاتی قسەکانیەوە گەرەکم نەبوو کە قسەکانتان قەتکەم یەکێک لەو پرسیارانە کە ئێستا دروستە بێت ئەوەیە کە لە دەرەوە ئەبینین کە ئەیانەوێت ئەتلافێک دروستکەن بۆەوەی کە خۆیان وەکو ڕێبەری ئەم شۆڕشە نیشان بدەن ئایا دروستە ئایا لەم کاتەیە ئەوەی کە ئێستا خەڵک خۆی ئەبێ ڕێبەری ئەم شۆڕشەیەوە خەڵکە بێ خۆی تەسمیمی بگرێت کە داهاتوەکەی چی ئەبێت ئایا دروستکردنی ئاوا ئەتلافێ زەروریە یا مەسەن ئەکرێت شتێکی ئاوا لە دەرەوە تۆ بتوانانی تەسمیم بگری بۆ خەڵکێکە سینگیان کردوەسە قەڵغانی گول لەو خەریکن ڕۆژ بە ڕۆژ گیانیان لە دەستەدەن لە فشارێکی زۆری چە بە ئابووری چە هەموو فشارێکە لە تەریقی کۆماری ئیسلامیەوە بۆ خەڵکتە ئێستا لە چەند ڕۆژێکە لە شاری جوانڕۆ فشارێکە لەسەر خەڵکی جوانڕۆیە فشارێکی ئابووریەوە ئەتوانی بێژی حکوومەت نظامی وە تەحریم کراون لە هەموو دەوروبەرە و فشار ها لەسەر یان ئێمە ئەتوانین کارێکی ئاوا بکرێت لە جەرەوە ئەتلافێ دروست بکرێت تەسمیم بگرێت بۆ خەڵک وەختارێ خەڵک خۆی ڕێبەری ئەو شۆڕشەیە دیارە ئەوە چەندین وەڵامی هەیە ئەو پرسیارە من پێم وابێ زۆرتریش ئاماژەم پێدا لە قسەکانما هیچ کەسێک ناتوانێت بێ خۆی بکات بە ڕەهبەری ئەو شۆڕشە زۆر کەس دەتوانێت خۆی بکات بە ساحەبی ینی وەکو ئەوەی کە دەزانی منێک بخۆم کە مەسەلەن جەنابتان و زۆر کەسانی تر ملیۆنها خەڵک لە دەرەوە هەیە هی ئێران و کوردستان لە هەموو وڵاتەکانی دنیا هەیە ئەو پشگیریە بە بڕوای من زۆر گرینگە و تەئسیریشی بووە لەوەی کە خەڵک خۆشببین بێ کە هاوپەیمانی و هاوپشتی هەیە جیاوازی لە هەموو سیاسەتە لە هەموو ئەوەی کە جیاوازی ئایدئۆلۆژی ئێمە بتوانین هاوپشتی خەڵک بین ئەوە یەک شتە ولێ بینین هاوپەیمان یەک شت دروستکەین کە بڵێن ئێمە ئێستەکانە خۆمانەکەین بە ساحەبی و بە ڕەهبەری ئەو شۆڕشە بە بڕوای من ئەوە خەونێکە هیچ وەخت پێی ناگەن چونکە ئەو لاوانەی کە لە شەقامەکانی تەواوی شارەکانی کوردستان و ئێران و بەلوچستان و هەموویەتن و خۆت ئاماژەت پێدا ئەوە ناتوانێت کەسێک کە لێرە لە جێگەی گەرم و لە ئەمن و ئاسایشدا بێت خۆی بکات بە ڕەهبەری ئەو شۆڕشە زۆر کەس دەتوانێت خۆی بکات بە ساحەبی بڵێ ئەرێ ئێمە ئەو شۆڕشە ئەوە دەستکەوتەکانیەتی ئەوەی ئەزمونەی ئێمە مەسەن لەو حیزبە سیاسیانی کوردستان بەتایبەت بڵێ نەڵێ هەرچەند نەقشی زۆر ئەمڕۆکە مستەقیمیان نییە بەلێ غێرە مستەقیم نەقشی هەیە ئینسان ناتوانێت ئەوە بێژێت ئەوە ناتوانین خۆمان بکەین بە ساحەبی بەڵام خۆمان بکەین بە ڕەهبەری یەک شتی ترە من خۆم ناتوانم ئەو ئیجازە نادەم بەخۆم بێم بڵێم من ڕەهبەری ژنی کوردستانم ئەگەر زۆریش کارم کردووە 14 ساڵ لە پارلەمان بووم 35-6 ساڵە لە دەرەوەی ئێران ئەزمموی لە هەموو بەشەکانی کوردستان کە شەڕژ دەکەم بۆ مەسەلەی ژنان بۆ ئازادی کوردستان هەمووی ئەوانە مویمە بەڵام ئەو ئیجازە نادەم بەخۆم بڵێم من ئیچێک لەوانە دەبم بەڵام من حازرم کە بێژم ئەرێ دەبێت ژنانی زۆر جەمکەینەوە لە دەوری خۆمان بە تایبەت ژن
ئەوە زۆر مهمە هەرچەند من نامێ جیاوازی ژن و پیاو بکەم بەڵام بە خاتری لەوێم لە ئێمە لە کۆمەلگایەکەوە گەورە بوونیا لە کۆمەلگایەکی دەزانین کە ژنی بە نیوەی ئینسان داناوە لە شەقامەکان و لە پێشمەرگە و لە شاخ شان بەشانی بەڵام دێنە وەختێک کە تەقسیمی قدرت دەبێ کە ئەو وەختە چۆن چەندە ژن هەیە ئەوە گرینگە دەزانی بۆ ئەمن ئەوانەی کە ئەو قسانە دەکەن یا ئەو بەڕێزانەی کە لە کورد و لە فارس و ئەوە خەریکن کە یەک ئیتحادێک بە وجود دێنن خودی بە وجودێنانی ئیتحاد مشکل نییە مشکلەوەی کێ ڕەهبەرەکانی چ هەدافێکی هەیە چی دەیەوێ من تۆزێکیم خوێندەوە گوتم هەی باوبێجان ئەمە ژنانی ئێران و کوردستان هاتووتە سەر شەقامەکان شتێکی هیچی لەسەرەوە نییە لەسەر مەسەلەی ژن و ڕزگاری ژن نیوەی کۆمەڵە بۆیە دەڵێم بۆیە ئەوەندە لەسەر مەسەلەی ژن ئەڕۆم چونکە دەزانم کە ئەم قیامە قیامی ژینایە قیامی ژنە ژن ژیان ئازادیە هەر کەس دێتە مەیدان ئەوە لە بیرکە لە کوردستان هیچ پێمانیە جێگەیەکی ببێت بتوانێ حتا ئەم لاوانەی کە ئەمڕۆکە لە مەیدانن ئەو کرێکار و هەمووی کە دەڵێن ژن ژیان ئازادی خۆ دەبێ بزانن معنیەکەی چییە خۆ هەر شعار نییە ینی هەر کەسێک بێت ئەوە بکات کە خۆی معنای نەزانێت و پلانێکی نەبێ و ڕووک نەبێ ناتوانێ ئەوە بکە با ئەوەش بێژم هەر شتێک بێت لە ئێران و لە کوردستان سبحا هەر ڕەهبەرێک ببێت هەر کەسێک خۆی بکە بەڕێبەری دەبێت لە ڕەفراندۆمدا ببێت دەبێت خەڵک منتخب ببێت چه ئەوانەی ئەمڕۆ لە مەیدان و سەر شەقامەکانن و چه ئەوانەی ئەمڕۆژ کە لە دەرەوەی وڵات خۆیان بەدەم ڕاستی ئەو شۆڕەشە دەزانن دەبێت ڕەفراندۆم ببێ من لە وڵاتی سوێت قەت نەمەتوانی بڵێم من ڕەهبەری کەسم هەتا یا بڵێم نەمایەندە نەک ڕەهبەر هەتا وەختێت ڕێیان پێدا من لەسەر لیستی حیزبی چەپ نەمام ئەو ڕێیەی من سوتا حیزبی چەپ ئەو کورسی منی لە دەستدا وایە لە دموکراسی حتا لیبرالیشە کە ئێمە دەزانین لە شوێنێکەوە دەبێت دەست پێ بکە لە شوێنێکەوە کە دموکراسیە شاید بافتی منێکی سوسیالیست نەبێت بەڵام دەبێت خەڵک ئێمە ئاگاکەینەوە کە حەدی ئەقەلەکەی ئەوەندە دموکراتیک بێت کە نیوەی ژن بێ ئەقەلیەتەکان ببێت چوزانم پیاو ببێت پیری تیا بێت هەموو نوعێکی تێدا بێت لە دەسەڵاتە خۆ ناکردرێت تۆ بێنی بە کێفی خۆت دەتوانم من ئێستەکانە چەندین مەقالە و چوزانم ئەوە بنووسم کە بڵێم ئاوا بێ و ئاوا بێ بەخاستی من نییە بەخاستی خەڵکە سبحینەش بە دەنگی ئەوانە ئەم خەڵکە دەبێت خۆی تاقی ئەکاتەوە لە ڕەفراندۆمدا ئایا ئەو نەمایەندەیە XLR یا کەسی ترە لە واقعیەتدا دموکراسیانی ئەوە من باسی شوڕایی و ئەوەی ناکەم چونکە جارێ ئێران زۆری ماوە بە ئەو قەدەمانە بگات دەبێت جارێ ئێمە لە هەلومەرجێکداین کە دەبێت ئەم ڕژیمە بڕوە و چۆنیەتی ئەو ڕژیمەش بڕوە دیارە بە یەکگرتووی خەڵکی ئێران و کوردستانە ئەوە ناکە چەند کلاس و چەند ئونیڤەرسیتێ و یا دانشگا یا قوتابیان بێنە دەرێ دەبێت هەمووی خەڵکی ئێران بێت ئەم ڕژیمە کە ئەم دەسەڵاتە کە چوزانم لە دروستکردنی هەواپەیما و لە چوزانم لە تەواوی سیستمەکە ئەوەی ئەو سیستمە دروزەکە دەبێت ئەوە بێتە مەیدان بۆ ئەوەی کە ئەو سیستمە بڕۆخێ ئێمە دەبێت لەوە فکرکەینەوە جارێت چۆن ئەمە دەکردرێ لەجێ ئەوەی کە فکرکەینەوە چۆن ببینە ڕەهبەری ئەو خەڵکە من ئەوە تێبینیەکانی منە دەتوانم سەعاتها لەسەرەوە قسەکەم بەڵام زۆر پرسیاری ترمان هەیە بۆیە من ئەوە بۆ تێبینیانەی خۆم پێم وابێ بۆ ناسینەی خۆم کە هەمە لە دموکراسی و کە زمونەی خۆشم هەمە دەزانم کە کەس ناتوانێت خۆی بێت دەتوانی بڵێ ئەرێ من کاندید بم بەڵام ئەوەیە کە سبحینێ خەڵک ڕێیت پێ ئەدایانە خۆی مە ناتوانین لێرەوە بین بۆ بڵێن ئەو کۆمەڵگاژ ناناسین ئەو خەڵکە کاتۆتە مەیدان خۆی کۆمەڵگای خۆی دەناسێ بەڵێ هاوڕامین
با لەو پرسیارانم بێمە ئەملاترەوە حتمما لەو بارەوە پرسیاری ترمان هەیە. هاوڕێمین ئێوە خۆتان چەند ساڵێک ئەنجام پارلەمانی سوێد بوون، ئێستاکە دەبینین کە ئەنجام پارلەمانی وڵاتانی دیکە کفالەتی بەشێک لە زیندانیان دەگرنە ئەودە بۆەوەی کە ئەعدام نەکرێ. ئایا ئەمە توانێت تەسیری بێ بەڕای ئێوە کە خۆتان ئەنجام پارلەمان بوون؟ ئەسەن چییە ئەم کفالەتە ئەگەر ئێوە بتان هەوێ باسی بکەن؟ ڕاست دەوێ من خۆم ئەم ماوەی 3 مانگە داوت کرا بووم بۆ 6 وڵاتی ئوروپایی چوم و لە 5 دانە پارلەماندا قسەم کردووە لەسەر ژنجیان ئازادی، لەسەر وەزیەتی کوردستانەکان هەموو بەشەکانێکی لە بڕێکە و لەسەر وەزیەتی ئەمڕۆکەی ئێران و بۆ خۆم زۆر حەولم داوەکە لەگەڵ ئەو حیزبانەی چەپی مەسەلەن یونان، ئیتالیا، دانمارک، نۆروێژ، بلژیک ئەوانە من چوون بۆ ئەو وڵاتانە لە پارلەمانەکانیاندا قسەم کردووە. من لەوێکانە ئەوانم ڕازی کردووە کە هاوپشتیوان بن و ئەوانیش بەتایبەت خەڵکی بەلوچی و ژنان و لە کوردستانیش نزیکی 12 نەفەر من معروفیم کردووە کە لێسە لە زیندانان حکمی ئەدامیان بۆ دەرهاتووە کە ئەوان بتوانن پشتیوانیان بێ. دیارە ئەمە شتێکە بەداخەوە ناتوانێ بەداخێکی زۆرەوە چونکە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوەندە دڕندەیە ئەمان ناتوانێت زۆر مسۆگەر بێت، ناتوانێت گارانتی بکات کە ئەم ئینسانانەی ئەدام ناکردێ. بەڵام من ئەو کاری خۆم کردومە و ئەو کەسانەی تریش کە ئەیکەن پێم وابێ ئەوە گرنگەکەی لەوەدایە کە ئەوانەی چەپی دوێنێکی ئوروپا یا زۆر سیاسەتمەدارانی ئوروپایی کە تۆزێک چەپن پێیان وابوو ئێران ڕاز دەکا ئەمە ئەمریکا و ئەمە ئیسرائیل لە پشتیەتی خۆیان تۆزێک ئەوەنێ تەغیر و تەحول بە وجود بێنن. ئەمن هەر بەحسی زۆر توندم بوو لەگەڵ زۆر حیزبی چەپی ئوروپایی. ئێستاش ئەمە گوتم بابە 11 ساڵە خەڵکی کوردستان ئەمانە چۆن ئەتوانێ ئەمریکا و نازانم دەستکردی ئیسرائیل بێ. ئەمە لەکوێدان ئەم ئەمپریالیزمە ئێران خۆی ئەمپریالیستە، یعنی هەر ئەوە بۆ خۆی هەنگاوێک بوو کە بێن مەسەلەن فکرکەنەوە بابە خۆڕاستەکە من شتەکانم بۆ ئەناردن، ڤیدۆکانم ئەنارد، تەرجمەمە کردەوە بە زبانەکانی تر بۆی کە بیبینن کە بزانن ئەمە چییە. مەسەلەی ژیان ئازادی کاری بە ئەمریکانیە، لە ئەمریکاژەوە نەکوتراوە بەڵام کوترا دوای ئەوە کە شۆڕەشی ژینا دەستی پێکرد. دیارە ئەو کارانەی و هاوپشتیوانی کە ئینسانێکی وەکو من و سەدان و هەزارانی تر حازرە ئەمە دروست بکات ئەوە زۆر گرینگە کە بۆ ئایندەی ئێرانیش گرینگە. بەڵام ئەوەی کە ئەم ئێعدامانە ڕابگرێت تا حدێکیش ئەزانین کە جارێک کۆماری ئیسلامی هەڵبەتە ترساوە لە زۆر نەک لە خەڵکی ئوروپا، لە خەڵکەکەی خۆی، چونکە هەر جارێک کەسی ئەدامەکە لە هەموو شارەکان دێنە دەرۆ تەزاورات دەکەن. هەر جارێک کەسێک 3 ڕۆژێتی 40 ڕۆژەیەتی کە ئەعدامی کردووە خەڵک دێتە دەرێ و هەر بەهانەی هەیە هەر دێتە دەرێ و هەر خەبات دەکا و هەر شۆڕژە کاتژی ئەو ڕژیمە جا لەبەر ئەوەیە جارێ ڕای گرتووە یا تەکتەک دەیان کوژە چوزانم شاید بە شکنجە بیان کوژە لە زیندانەکاندا بە کاری ناشیرینی زیدە ئینسانی دەکا. من بۆ خۆم پێم وابێ ئێمە من چەند ڕۆژە فکرم کردوێتەوە کە دەبێ یەکدانە کار بکەین کە سازمانی ملەلی متحد یەکدانە لەژنە بنێرێت بۆ ناو زیندانەکان و لەگەڵ ئەو کچانە قسە بکە ئەو ژنانە کە لە ناو زیندانن ئەو کوڕانەش کە ئەوەی تەجاوزی جنسی پێکراوە، چونکە ئەمە لە ڕێکخراوە ناونەتەوەیەکانی یوێندا ئەوە هەیە کە تەجاوزی جنسی دەبێت حکم بدرێت لە دادگای SSC کە لە هاگە و دەبێت ئەمە ئەم ئینسانانەی ئەم کارە دەکەن و دژی زیندانیان و لە ناو شەڕە مەسەلەی ینی تەجاوزی جنسی بەکاردێنن ئەوە بۆ خۆی دەبێت دادگایی بکردرێن و حکم دەدرێن. ئەوە زۆر مەسەلەی گرینگە
لێرەکاندا ئەو فشارانە بێ بۆ جمهوری ئیسلامی کە نەتوانێت نە ئەو شکنجانە بکات بە ئەو شێوەیەنەوەی ئەدامانە بکات بەڵام ئەوەی ئیعدامی جمهوری ئیسلامی ڕابگرن نییە چونکە لە قانونیدا هەیە دەبێ ئێمە بڵین ئەم قانونە بگۆڕدرێ ئەو قانونەش تا کۆماری ئیسلامی بێ مەسلەی ئیعدام ناگۆڕێت و بۆیە ئێمە دەبێت دژ بە ئیعدام بین کولەن چی سیاسی چه غیرە سیاسی من بۆ خۆم ئەوم زۆر مەترح کردووە لە ئەو وڵاتانە چوم و لێرە لە مقالەکانمدا لە بەحسەکانمدا و خەڵک لە دروشمەکاندا بڵێن نە بە ئیعدام ئەوە زۆر مەسەلەیەکی گرینگە بەڵام ئەوەی ڕاوەستانی ئیعدام دیارە هەموو ئەترازە کەمتری کاتەوە و کۆماری ئیسلامی ئەترسێنێت بەڵام ئەوەی کە خەڵک لە ئەوروپا بێن وەکالت بکەن دیارە دەبێت کاریشی بۆ بکەن هەتا ئێستەکانەوەی وەکالەتی داوە خۆ من نەزانم نەنامەیان ناردووە بۆ ڕۆحانیەت و نەنامەیان ناردووە بۆ ئەو سەفارەتانە و فشار بێنن یعنی ئەگەر کەسێک ئەو مەسەلە بە ئۆدە دەگرێ ئەوە کارێکی زۆر گرینگە بەڵام دەبێت بە دوایدا بچێت و بۆ کاری بۆ بکە بۆی فشار بێنێ ئەیناوە ئاسانە دەتوانێت زۆر کەس بێنێ ئەکسی چەندانە لەو ئەوانی حکومی ئەعدامیانە و بە ڕێزانە و لاوانە دابنێ بڵێ من وەکیلیم بەڵام بێت بە معنای واقعی وەکیلیەتەکە بزانێ معنیەوە چییە بەڵێ هاوڕێمین زۆر سپاس کاتی بەرنامەکەمان 10 دقیقە ماوە من دوو پرسیارم ماوە لە جنابتان ئەگەر پیا بگەم بە کاتەکەمان حتمما پرسیارەکان ئەنجام بدەم هاوڕێمین لە ساڵی 2022دا ئاکسیۆن و تەزاهوراتێکی زۆر لە دەرەوەی وڵات بۆ پشتیوانی لە شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێوە چوو پێتان وایە تەئسیری لە دەرەوە و لە ناوخۆ چۆن بووە ئایا تەئسیری باش بووە؟ بەڵێ تاسیری بووە تاسیرەکەی وەیە یەکەم خەڵکێکی زۆر لە ئەوروپا و من خۆم لە سوێدم کە چوشمەتە ئیتالیا و ئەو وڵاتانە لە زۆر جێگە قسم کردو و خەڵکێکی زۆر هاتووە هەمووی پشتیوانیەکی یەکجار زۆر هەیە لەسەر مەسلەی ژنان و مەسلەی کوردستانیش ڕاستت دەوێت لە هەموو بەشەکانی چونکە کوردستان ئەوە لە هەموو بەشەکانی هێرشە لەسەری تورکیە لەسەر ڕۆژاوا ئەوە لەسەر کوردستانی عێراق ئێران ئەوە لەسەرەوە هەمووی ئەو ڕژیمانە بە یەکەوە دانیشتنیان بووە خەریکن بۆ لەسەر مەسلەی کورد ئەوە بکەن لە ڕووسیە وێ دانیشتنیان هەیە هەمووی ئەوانە کە ئێمەمانان لێرە باسی یەکەین لە کۆڕ و کۆمەڵەکانە لە تەزاوراتەکانە لە دانیشتنەکانە ئەوە تاسیری بووە بۆ ئەوەی کە دەیانزانی کۆماری ئیسلامی هەیە وەلی ئەو بەربەڕیەتەی کە ئەنجامی داوە و نیشانی داوە لە تاریخی بەشەریەتدا کە کوتم موسولینی ئیتالیا کە وەختێک فاشیست و نازیستەکانی ئاڵمان ئەوانە شەرە و کارەیان دەکرد کە جمهوری ئیسلامی ئەمڕۆکە دیکە لە ناوزیندانەکانە و لەسەر شەقامەکانە ئەوەیە کە ئەو ئێستەکانە خەڵک ئاگایە ئیتر ناتوانن بڵێن ئێمە نەمان نەزانی ئیتر سبحینێ ماجرای تر ڕوویدا سیاست مەدارانی ئوروپاش ناتوانن بڵێن ئێمە ئاگان نەبووین ئێمە نەمانزانی چی ئەگوزارێ لە ئێران هەمووی ئەوانە معلومە خۆ ئێرانی ئایندەش ئێرانی داهاتوو ناتوانێت هیچ کەسێک لە یەک وڵات فقط یەک وڵات بۆ خۆی هەموو شتێکی خۆی دابین بکات دەبێت تۆ مەسلەی دیپلۆماسیت ببێ لەگەڵ وڵاتانێک کە پێت خۆش بێ و پێت ناخۆش بێ دەبێ بێ بۆ ئەوە جابوویە ئەوە زۆر مهمە کە ئەمڕۆکە هەمووی وڵاتانی دنیا ئەزانن کە کۆماری ئیسلامی چەند ڕەندەیە چەند دژی ئینسانە دژی بەشەریەتە و ئەوە دەبێت فقط ئێمال بکردرێ و هاوکاری و هاوپشتیوانی نەکردرێت ئەوەش بۆ خۆی گرینگە بەڵێ زۆر سپاس هاوڕێمین لە سەرەتای دەستپێکی ئەم شۆڕشەوە تۆقعاتێ بووە کە ئەوە بێت کە کۆمەکی ماڵی بکرێت بە بەشێک لەو زیندانیانەی کە دەگیرێن و لەم شۆڕشەدا بەشێک لەو کەسانەی کە ئەحتسابەکەن بەشێک لە بریندارەکان بۆ چاکبوونەوەیان نیازیان بە دار و دەرمان هەیە ئایا ئەم تەوەقع ئەمەڵی بووە یان ئەمەڵیە؟ دیارە زۆربەی خەڵکی ئێران و کوردستان لەوەدا حتا دووکان و بازار و ئەوەش بکرێتەوە
گرانیەکی بێحەد زۆر هەیە بۆ هەمووی خەڵک جا ئەوەشی کە کوڕێکی هەیە و یا مێردەکەی یا چوزانم براکەی یا کچەکەی کە کاریە کرد ئەمڕۆکە لە زیندانە یا شەهید کراوە یا زەخمیە ئەوەندەی تر دیارە بارودۆخی ئابووری ئەو خانەوادانە لە هەمووی ئێراندا سەختترە لە بەلوچستان فەقر بێحەد زۆرە لە ڕستان بێحەد فەقر زۆرە لە کوردستان بێحەد فەقر زۆرە لە منطقەهای زۆر فەقیری تاران و شارەکانی تر زۆر فەقیر زۆرە خۆ ئەرێ زۆر پوڵ کۆکراوەتەوە من بۆ خۆم شەخسەن بە زۆربەی ئەوانەی کە حاضر بووە مینەرەوە لێ مشکلەکەژەوەی زۆر جار چۆن مەدەسین و دەوا و دەرمان و پوڵ ئەنێری چۆن ئەو تەقسیماتە بکرێت کە ئەو کەسانەی واقعان احتیاجیان لە بگا بەدەستیان کە جمهوری ئیسلامی بهێڵێ 1001 دانە مشکلات هەیە لەناو ئەوانەشدا من پێم وانە تاکەکان بەتەنیا بتوانن ئەو هەموو زەخمە ساڕێشکن تاکەکان بتوانن بەتەنیا وەلێگەر ئەم کۆمارە ئیسلامیە دەبێ بڕوخێت هەتا ڕوخانی ئەو کۆمارە ئیسلامیە دەبێ خەڵک هەر بە نەوعێک بەداخەوە لە هەموو شۆڕشەکان داوا بووە خەڵک گیان دەدا گیانیشی داوە 43 ساڵ لە گیان نەدا 43 ساڵ لە ماڵی کەم کەسەیە کە دڵی خوێناوی نەبێ خەڵکی لێ بریندار و کوشتن و ئاوارە نەبوو بێ جا هەر بۆیە مانەوەی ئەم کۆماری ئیسلامیە بە زووی نامێنێت یعنی ماندگار نییە و بۆیە خەڵکی ئێرانیش بە 100 کڕۆن و 200 کڕۆنی ئەو ناتوانێت ینی شاید بەشی یەک ڕۆژ بکات بەشی یەک هەفتێکە ئەی هەفتەکانی تری ئەی ڕۆژەکانی تری ئەی ساڵەکانی تری یعنی ئێمە بۆ مەسەلەی کورد ماوە شاید شتێک بێ بە چەند واو بگات بەوەی ماوەی درێژخایەن ناتوانێت ناشکردرێت دەبێ ڕێکخراوەکانی جیهانی بێت من بۆ خۆم لەگەڵ سەریبی ئەحمەری ئێرە لەگەڵ دکتورای بەدونی مەرز لەگەڵ ئەوانە قسەم کردووە دەڵێن ئامینە چونکە ئێران یەک وڵاتی تایبەتی ناهێڵن ئێمە بڕۆین مشکلەکە ئەوەیە زۆر دکتورە ناسم کە مەدەسینی هەیە بەڵام چۆن بینێری مەسەلەکان هەمووی ئەوانە دەبێ ئینسان لەبەر چاوی بگرێت ئەرێ خەڵک زۆر حازرە زۆر شتی خۆی بدا کۆمەک بکە بەڵام خۆ گەیاندنی ئەوەش هەمیشە ئاسان نییە و نەبووە بەڵێ زۆر سپاس هاوڕێمی من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان وەکو کۆتایی 3 دقیقە کاتمان ماوە قسێکتان هەیە کە ئیزافەیکەن بەم و توێژەی کە تا ئێستا ئەنجاممان داوە فەرموو بەڵێ من پێم وا بێت وێڕای سپاس و ڕێزدانان ئەوەڵ بۆ جەنابتان و بۆ هەموو کارکردانی تێوە کۆمەڵەوە بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەم کاناڵە من پێم وا بێت کە ئینسان یەک سۆمەری بکایە چوزانم نەتیجەیەکی لێ بگرێت لەم قسە و باسەمان ئەوەیە کە ئێمە ناتوانین لە دەرەوەی وڵات خۆمان بکەین بە دەمڕاستی ئەو خەڵکە ئێمە دەتوانین پشتیوانی ئەوان بین هەر کەسێک دەیەوێ خۆی بکە بە دەمڕاستی ئەم جونبشانە یا ئەم جونبشەی ژینە ژیان ئازادی دەبێت قەت لە بیری نەچێت کە ژنانی ئێران و کوردستان ناتوانن هەروە ئەو هەموو لانەیان کردو ئەو هەموو شۆڕشیان کردووە هەروە بگوزەرێن و لە ئەوەی کە سبحینێ لە ئایندەی ئێران و حتا بەدەستگرتنەوەی ئەو قیامەش کە هەیە کە ژن دێتە دەرەوە و ئەوە دەکات کە مەسەلەی ئێمە حتمما ڕۆژێک موفق دەبین و حتمما ئێمە قدرەت بەدەستەوە دەگرین ئەوە زۆر گرینگە دانێکی تریژەوەیە کە دیارە ئەم شۆڕشە فقط جوان ناتوانێت بیکات جوان زۆر گرینگە لاو زۆر گرینگە بە دەبێت واقعاً خەڵکی تر نەترسێت ئەوانەی کە تەجروبەیان تۆزێک زیاترە لە دایک و لە باوک و لە براو خوشکی کە عمریان تەمەنیان زیاترە ئەمانە دەبێ بێن کرێکار و زەحمەتکێش دەبێ بێنە شەقامەکان
دەزانین لە ئێراندا وەزع زۆر ناخۆشە هی ئابووری، بەڵام ئەو ڕژیمە تا ئیدامی ببێ ناخۆشتری شەبێ. جا گرنگ ئەوەیە کە هەرچی زووتر لا بچێت. دەزانین کە فقط بە خەڵکی کوردستانیش لا ناچێت. من حەزمە کرد ئەمە بە زمانی فارسیش بڵێم کە بۆ هەمووی ئێران کە دەبێت بێنە دەرەوە لەسەر شەقامەکان مان بگرن و هەرچێک کە لە کارخانەی نەفت و زەوب ئاهەن و دیارە هاتنە دەرەوە لێ کەم بوو لە تەواوی کارخانەکان و لە تەواوی لە هەمووی بەشەکان بێننمان بگرن و بڵێن ئێمە کۆماری ئیسلامیمان ناوێ بە ئەو شێوەیە کە لە نەهایەتەکەیدا ئەم ڕژیمە دەڕوخێت. و ئینسانیش کە یەک پێشنهادم بۆ خۆم هەیە بە تایبەت لە کوردستان ئەوانەی کە مەسەلەن جاشن یا چوزانم زۆر نەوجەوانن کە کۆماری ئیسلامی هەڵی فریواندن بە پوڵ و ئەوە ئینسان خودداری کات لە ئەوەی کە فشاری زۆریان بۆ بێنێ بەڵکێ قسەیان لەگەڵ کات ئەمانە لاون، ئەمانە هەڵفریواوی جمهوری ئیسلامین، ئەمانە دەتوانێت ئینسان بە شێوەیەکی تر قسەیان لەگەڵ کاوە بایانداتەوە بەلای خۆیاندا. یعنی زۆر شتەیە لەوەدا ئینسان دەیبینێ. من بۆ خۆم کە چونکە مشاوەری ئیجتیماعیم ئیشەکەشم کارەکەم لەگەڵ لاوان و خانەوادەیە، ئینسان ئەو جەمبەشی دەبێت لە چاو کات کە لاوە هەتاوەکو 19 ساڵەگی لاوە و هیچ وەخت نابێت جوان ئەو غەدرەی لێ بکردرێت لە لێدان. و من هەر دژی هەر نەوعە کوشتنێکم و دژی هەر نەوعە ئەو خشونەتێکم بەڕاستی، بەڵام دەزانم لە سەردەمی قیامدا کە وەختێک دەتکۆژن دەبێ مەجبوری کە تۆ دیفاعکەی لە خۆت. مەسە بۆ دیفاع من هیچ مشکلەیەکم نییە چونکە کەس نییە دیفاع لێکا، بەڵام دەبێ ئینسان و خودداریانە بکات کە نەیەڵین جاش ببێت وا دەبێ مەجەوێک لە کوردستان بە وجود بێنین کام و خەڵک هاوپشتی یەک بن و ئەوانش کە بەلای ڕژیمداچوون بە هەر شێوەیەک دەبێ بیانهێنین بەلای خۆمانە و ئەوەیە ئەم یەکگرتوویەش دەکات. و ژنانیش بەرحاڵ پێشنهادمەوەیە کە کچی کوردستان زۆرن بێنە دەرەوە و شان بەشانی باوکوبرایان شۆڕش بکەن لە وەختێکدا کە دەزانن جمهوری ئیسلامی نایەن کوژێ. من حەز ناکەم کەس ئیعدام بکرێ و کوژرێ و تەقەی لێ بکرێ و بریندار بێ، بەڵام حەقی ئیعتراسەیە لەوێکانە کە بێن بڵێن ئێمە نانمان نەوێ، ئێمە ئابووریمان خراپە. ئێستا ئەم شۆڕشە بۆیە ێژم حتمما هەر جریقەی لێ ئەبێتەوە. ئەوە کە شۆڕشی ژینا دەستی پێکرو ئێستەکانە کە ئەوە لە جوانڕۆد و لە زۆربەی شارەکانەوە کەوتە من پێویستمە پیواز ئەسڵن کە هیچ شتێکی وانە بوو زۆر گران بووە، ینی هەموو جنسیت زۆر مەواد گران بووە و خەڵک پارە و پوڵی نییە و دەبێ ئەوان شۆڕشکەن داوا بکەن کە ئێران دەوڵەمەندە وانی ئێران پوڵی نەبێت، بەڵام خەڵکی فەقیری زۆرە. دەبێ ئێمە لەوانش قسە بکەین مەسەلەی تەبەقاتی، هەر مەسەلەی ژنان نییە لاوان نییە، مەسەلەی تەبەقاتی زۆر گرینگە. بەڵای هاوڕامین بەداخەوە کاتی بەرنامەکەمان کەمە، من پێم خۆش بوو پرسیاری زۆرترم بوو بەڕاستی، بەڵام کاتی بەرنامەکە فقط 1 ساعت بوو. حتمما لە بەرنامەکانی داهاتووە پێکەوە مساحبەی ترمان دەبێت و زۆرتر لەسەر مەسایل قسەکەین. پێم خۆشە کە حتمما بۆ داهاتوو پێکەوە بەرنامەیەکی ترمان بێ. سپاس کە ئامادە بووی، دەستت خۆش بێ و ماندوو نەبیت. باس بۆ ئێوەش هەر بژین و کات و ساتێ خۆش و بە هیوای سەرکەوتن لە شۆڕشە. جارێکی تر سپاس بۆ هاوڕێیامینی خۆشەویست کە بەشدار بوو. سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوەی تلڤیزیۆنی کۆمەڵا. هەتا بەرنامەیەکی تر و شەوێکی دیکە مەڵاوە. هرم شرم دوران کشم، سوز برد و بوران کشم،
یا نگشتی و گیان کشم او ونی دنگ کیا عشق توی چه دنیا او ونی دنگ کیا عشق توی چه دنیا خاپور خاورین منم در و در شارین منم لش سر دارین منم او ونی دنگ کیا عشق توی چه